لە سێبەری باوەڕدا. بەرجی یەکەم، نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولەن. چەند بابەتێکی هەمەجۆر. 1. ویژدان و فیترەت هەرگیز درۆ ناکەن. ئەو کەسەی فیترەتی تێک نەچوو بێت بە ویژدانی پەروەردگاری خۆی دەدۆزێتەوە و دەیناسێت. بەڵێ، یاساکانی فیترەت درۆ ناکەن. سیفەت و تایبەتمەندیەکانی سروشتی شتان مرۆڤ ناخەڵەتێنن. بۆ نمونە، ئەگەر دنیا بڵێت دەخولێمەوە، ڕاز دەکات، دەخولێتەوە. یان ئەگەر تۆ بڵێت بمخەنە ژێر خاک، ئەگەر هەلومەرجەکان گونجاو بن چرۆ دەکەم و دەبم بە درەخت و میوە دەبەخشم، پەیمانەکەی دەهێنێتە جێ. گەر ئاو بڵێت سەرمان ببێت دەبم بە سەهۆڵ، قسەکەی دەباتە سەر. ئەگەر ئاگر بڵێت دەسووتێنم و هێزی ڕاکێشان بڵێت لە بۆشاییدا مەوەستا، ڕات دەچێشم و دەدەم بە زەویدا و بولبول بڵێت دەخوێنم و ماریش بڵێت دەدگەزم ها، قسەکانیان دێنەدی. بەڵێ، هیچ فیترەتێک گفتاری پێچەوانەی ڕاستی نییە. لە کاتێکدا ئەو ڕۆحەی کە چووەتە ژێرباری تەکلیف و ئەو ماددە بێگیانانەی کە دارای ڕۆح و ویژدان نین و ڕووەک و ئاژەڵەکانیش فیترەتیان درۆ ناکات، داخۆ دەگونجێت مرۆڤ کە خاوەنی ویژدان و تێگەیشتن و شعورە فیترەتی درۆ بکات. ئەگەر شعور وەکو ڕێکخەرێک لە گۆڕێدا بێت، ئەو کات حتمەن ویژدان بە شێوەیە کە گونجاو بێت لەگەڵ سروشتیدا ئەرچی خۆی ڕادەپەڕێنێت. ویژدان کە ماتەوزەیەک و گەنجینەیەکی شاراوەیە بۆ بەخشینی مانا و ئاراستەکردنی زیهن و شعور و هەست و لایەنە ناسکوونیانەکان، یەکێک لە ماکە گرنگەکانی دڵە و ئەو فەرماندەیەش کە هێزی لێوە وەردەگرێت ڕۆحە. بەڵێ، ئەگەر کەسێک فیترەتی نەشێوا بێت و شعوریشی لە کار نەکەوت بێت، بەڕای زۆرێک لە بیرمەندان گەر کتێبەکان و ئەو بەڵگانەش نەخوێنێتەوە کە لە کتێبی گەردووندا نووسراون، دیسان بە یارمەتی نرکە و ناڵەی ئەو ویژدانەی کە درۆ نازانێت پەروەردگاری خۆی دەدۆزێتەوە و دەیناسێت. ئەوەندە هەیە قبول نەکردنی ڕۆح و پێناسەکردنی ویژدانیش وەکو میکانیزمێکی نادیار و نەزانرا و ئەو پەڕی بێویژدانی و مردنی ڕۆحە. 2. یەکێک لەو خاڵانەی کە مرۆڤ لە ئاژەڵانی دیکە جیا دەکاتەوە ئەوەیە کە ڕۆحی پێی بەکات دەبات. یەکێک لەو لایەنە زۆر و زەبەندانەی کە ئادەمیزاد لە ئاژەڵان جیا دەکاتەوە بریتیە لە پەیوەندی مرۆڤ بە ڕابردوو و داهاتووەوە. ئاژەڵ هاوڕێ لەگەڵ چێژ و شادیدا تەنها لە کاتی ئێستادا دەژی، هەروەک ڕووداوەکانی ڕابردوو کاری لێ ناکەن. بە هەمان جۆر سەبارەت بە ئایندەش خاوەنی خەم خواردن و ترسان و دڵخۆشبوون و هیوادرێژی و بەرنامەڕێژی نییە. تەنانەت بە مەبەستی لێدان ناتوانیت هیچ کەسێک ببەیتە کونجێکەوە هەتانەی خەڵەتێنیت. بەڵام ئاژەڵان ئاگەیان لەو مردنەش نییە کە هاتووەتە بەرپێیان. ئەگەر بیان زانیایە کە سەر دەبڕێن، هیچ ئاژەڵێک لە کوشتارگەر دەمایەوە، ئاژەڵ لەبەر ئەوەی تەکلیفی لەسەر نییە لە ئاخیرەتدا دەبێت بە خاک، کەواتە سەرڕای لە یەکچوونی مرۆڤ و ئاژەڵ لەسەر ئاستی خانە مادیەکان جیاوازی ویژدان و عەقڵ و شعور و تێگەیشتن بوونی هەیە. بە هەمان جۆر هەر یەک لە سیفەتەکانی بیرۆکەی ئەبەدیەت و ئارەزووی هەتاهەتایی و ترسان لە مردن و لە ناوچوون و تێگەیشتن لە چەمکی کات و پەیوەندی بەڕابردوو هەبوونی هیوا یان ترس سەبارەت بە داهاتوو لەو تایبەتمەندیانەی مرۆڤن کە لە ئاژەڵاندا نین. 3. هەست و ئارەزووی ئەبەدیەت تایبەتە بەو ڕۆحەی کە پاڵێوراوە بۆ نەمری. هەست و ئارەزووی ئەبەدیەت تەنها دەبێت تایبەت بێت بەو ڕۆحەی کە کاندیدی نەمریە. ماددەی سنووردار و لە ناوچوو هەرگیز ناتوانێت ببێت بەسەر چاوە و کانگای بیرۆکەی ئەبەدیەت. ئایا تەلی تەنێک دەتوانێت شەپۆڵێکی بەرز و بە گوڕی کارەبا بگوازێتەوە؟ لە جیهانی ماددەدا هیچ نمونەیەک نییە کە بتوانێت وەک سەرچاوەی بیرۆکەی ئەبەدیەت و ئارەزوویمانەوە ڕەنجی خۆی لە ئاوێنەی ویژدانی مرۆڤ بدات، هەتا بتوانرێت بوترێت ئەمە لەوەوە وەرگیراوە، کەواتە لە پشتی خانەفانیەکانی جەستە و گەردیلە لە ناوچووەکانی گەردوونەوە ڕۆحێکی دڵبەستە و عاشق بە ئەبەد هەیە و
داوای چەندین جیهانی تر دەکات و دەڵێت خۆم فانیم و شتانی فانیم ناوێت، خۆم لاواز و کۆڵەوارم و شتانی لاوازم ناوێت، تەنها یارێکی باقیم دەوێت، جیهانێکی نەبراوە و هەمیشەییم دەوێت.